مێژووی مۆسیقای کوردی و شووناسە تایبەتەکەی پەیوەندی نێوان کورد و هونەر و مۆسیقا وەک ئەو گۆرانیەی هونەرمەند ئیبراهیم خەیاتەکە دەڵێت ئێمە گیانێکین لە یەک جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا واتە کورد و هونەری مۆسیقا ئەوەندە بەناو یەکدا چوون جیاکردنەوەی هەر یەکێکیان مەرگی ئەوی تریانە کورد یەکەمین نەتەوەیە کە بە شایەدی شارەزایانی هونەر کە بۆ هیچ بۆنەیەک نییە جۆرێک لە هونەری نەبێت و هونەریان نەهێنا بێتە زمان هەروەک چۆن لە سەرەتاوە هەوڵ دراوە ئەدەبیات و هونەری کوردی وەک خاکەکەی دەستی بەسەردا بگیرێت بەڵام چونکە ڕەگی هونەرەکە لەناو خەڵک بوو نەفەوتا و نەتوانرا ئەو مۆرکە لە کوردستان بسەنرێتەوە تەنانەت مینۆسکی مێژوونووس دەڵێت هونەر و ئەدەبیاتی کوردی هەوڵدرا لەسەر ئەرمەنی و فارسەکان هەژمار بکرێت و وەک یەک جۆر هونەر بناسێنرێت بەڵام دیار بوو کوردەکان خاوەنی هونەر و ئەدەبیاتی تایبەت بە خۆیان بوو هەرچەندە لێک نزیکی لە هەندێک شتدا هەبوو بەڵام ئەوە نەبووە هۆی ئەوەی جیاوازی نەکرێت لە نێوانیاندا مۆسیقای کوردی لایەنێکی گرنگی کولتوری و فەرهەنگی نەتەوەیە و زۆر جار نەتەوە لەناو هونەرەکەیدا خۆی دەپارێزێت مێژووی مۆسیقای کوردی دەگەڕێتەوە بۆ ڕابردوویەکی دوور چ تێکست و چ شێوازی ئەداکردنی کورد جیاواز بووە لە نەتەوەکانی تر مێژوونووس و بنکۆڵکاری مێژووی سۆران حەمەڕەش لای وایە بنەچەی ئەو میوزیکە دەچێتەوە بۆ سەر گروپە ڕەسەنەکانی میسۆپۆتامیا لە سۆمەری و هیتی و میدی لە ڕووی دابەشکاریەوە هونەر و مۆسیقای کوردی دابەش دەبێت بەسەر چەند بەشێکدا یەکەم حەیران ئەو شێوازە هونەرە لە ناوچەکانی موکوریان هەولێر دەشتی قەراج و کەندێناوە و ڕەواندز و پشدەر و خۆشناوەتی بڵاو بووەتەوە و داستانەکانی زیاتر بەو شێوازە لەلایەن حەیران بێژانەوە چڕدراوە دووەم گەلۆ ئەم شێوازە زیاتر لە ڕۆژهەڵاتی کوردستان وتراوە هاي مدار لندم قالوا عود الليل من غبي وقد ما شندي لإيش شندي الأوفا شندي لبرنا شندي لما جرى سێیەم لاوک ئەم شێوازە لە ناوچەکانی کرمانجی سەر و چوارەم هۆرە ئەم شێوازە لە ناوچەکانی ئیلام و لە ڕستان و کرماشان قەسری شیرین دینەوەر و زەها و شارە زور و کەلار دەوترێت پێنجەم سیا چەمانە ئەم شێوازە لە ناوچەی هەورامان دەوترێت كم تمي وجدني وتخاو ناس كي وي فاسري شەشەم بەیتی کوردی ئەم شێوازە لە تەواوی کوردستان دەوترێت جارك بنو دو جار بنو سه جار بنو مر بكم بحثي ذنب الفراش ذنب الفراش صاد بحصري فاش زاد بو بصر السرعة بعد الجمال فاق بو بقد قام هذا رستم الظالم حوتەم گۆرانی و مۆسیقای ئاینی ئەمە لە ناو یارسانەکان و ئێزیدی و ئیسلامیە هەبووە و بەئالەتەکانی تەمبور و دەف وتراوە
هەشتم گۆرانی دروێنەکردن ئەمە لە کاتی ئیشکردنی هەرەوەزیدا وتراوە نۆیەم گۆرانی ڕیتمی وشات کاتی ئاهەنگەکان دەوترا و شێوازەکەی لە خاوەوە دەستی پێ دەکرد و دواتر دەبوو بە شات دەیەم گۆرانی شین و ماتەم ئەمە لاواندنەوە و لایلاییکردن بوو بۆ گزارشکردن لە ناسۆر بندی زرگ و دڵێ هێزی هەناوم چۆڵەمەی ئەستۆیۆم ڕەژی حەیاتم هەنجین و قەندۆی نەباتم ئەمانە و دەیان شێوازی تر بوون بە شوناسی هونەری کوردی و توانیان شکۆی هونەر بپارێزن و ڕێگر بن لە بردننی هونەری کوردی و تۆمارکردنی بە ناوی نەتەوەیەکی تر